ماوەیەکە ژمارەیەک لە پزیشکانی پسپۆڕی هەڵەبجە و کارمەندانی تەندروستی لە ئەدا و کارەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی نیگەرانن. تەنانەت نیگەرانیەکان گەشتووەتە واستەی بایکۆتی دەوام بکەن و خزمەتگوزاریە پزیشکیەکان ڕابگرن. لە دوای بڵاوکردنەوەی چەند بەیاننامە و یاداشتێکی ناڕەزایی، پزیشکان و کارمەندانی تەندروستی گرتبوونەوەیان ئەنجامدا و دواتریش لەگەڵ پارێزگار و جێگرەکەی کۆبوونەوە داوایان کرد ڕێکارەکانی لێپرسینەوە و لابردنی بەڕێوەبەری گشتی بگرنە بەر. گوێبیستی داواکاریەکانیان بووین و مناقەشەی هەم کارمەندان هەم پزیشکان گوێمان لیان بوو کە ئەو گرفتانەی کە هەیەە ئەوەندەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە دەسەڵاتی ئیداری پارێزگای هەڵەبجە هەیە، ئێمە بەڵێن ئەوەمان کە چارەسەری بکەین و ئەوانشی کە لە دەسەڵاتی وەزارەتی تەندروستیە و اختصاصی وەزارەتی تەندروستیە بەڵێن ئێوەمان پێیان کە داواکاریەکەیان و یاداشتەکەیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان ئەکرێ بۆ ئەوەی کە هەڵسن بە ئەو ڕێکارانەی کە پێویستە تایبەت بە کێشە و گرفتەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە. پەیام چەند جارێک گەوڵیدا وتەی بەڕێوەبەری تەندروستی لەبارەی نیگەرانەکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی وەربگرێت، بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. ئەوەی جێگەی سەرنجە زۆرینەی بەڕێوەبەرە گشتیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لەلایەن یەکێتی نیشتیمانیەوە دادەنرێن. چالاکانی پارێزگاکەش دەزوەردانی حزب بە هۆکاری سەرەکی قوڵبوونەوەی کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی لە هەڵەبجە دەزانن. بەو پێی وەک ئەو پزیشک و کارمەندانە دەڵێن بەڕێوەبەری گشتی پۆست و کورسیەکەی بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێت و کارمەندان و پزیشکانیش دەشکێنێت. وەکو ئەوەی پزیشکە پسپۆڕە بەڕێزەکان بڕیاریان داوە کە بایکۆت ناشکێنن هەتاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت. بەڕاستی من لە شاشەی کەناڵە بەڕێزەکەتانەوە داواکارم سەرۆکی حکوومەت جێگرەکەی هەموو خەڵکی بە شەرەفی ئەو سنوورە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەوەی کە خۆی بە خاوەنی شاری هەڵەبجەی شەهید ئەزانێ بێتە خەت، چکە گەندەڵیەکی بێشومار هەیە کەسانێک کە ئەو ئاستە زانستیان نییە بەڕێوەبەری دوو نەخۆشخانن. بەڕاستی ئەمانە جێگەی پرسیارن کە تۆڕێکی 11 کەسی بۆ 12 کەسی لە 2003 و 2007 توانێت کۆمەڵی جومگەی ئەساسی سێکتەرە گرنگەکانی کەرتی تەندروستیان داگیر کردووە و هەموو ئەو گەندەڵیانە وای کردووە کە پزیشک شوێنی مانەوەی نییە. بەڕاستی عنی ئەیکەن بە تعلیق لەسەر تۆ ئەڵێ تۆ لە سلێمانی قسە بۆ کامێرایەکەکەی، بەڵێ من 15 ڕۆژ لەوێم لە ژوویەکی ئینفرادیە. شوێنی مانەوەی پزیشک و حەسانەوەی پزیشک هەمووی ئەو کەسانە داگیریان کردووە کە خاوەنی چەندین کۆگای دەرمان و چەندین سەیدەلی و دەرمانخانەن. ژمارەی پزیشکە ناڕازیەکان 35 پزیشکە و وەک خۆیان دەڵێن بەڕێوەبەری تەندروستی تاگڕەوانە بڕیار دەدات و سوکایەتی بە پزیشکان دەکات. کێشەکە تا دێت قوڵتر دەبێتەوە. پارێزگاری هەڵەبجە و جێگرەکەی بەڵێنیان داوە کێشەکە چارەسەر بکەن. لەبارەی گۆڕینی بەڕێوەبەری گشتی تەندروستیش جێگری پارێزگار دەڵێت لە ڕێگەی یاداشتێکە وەزارەتی تەندروستیان لە گرفت و کێشەکان ئاگادار کردوێتەوە. قوڵبوونەوەی کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە و مانگرتنی پزیشکان تەنیا زیان بە هاوڵاتیان دەگەێنێت و پێویستە وەزارەتی تەندروستی چارەسەری یەنوکەیی بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی حاڵەتی نەخوازراوی تەندروستی لە شارەکەدا ڕوونەدات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.